ئەمەوێ ئەوە ڕابگەێنم کە لە 26 یانزە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان نامەی ئاراستەی سەرۆک وەزیرانی عێراق کردووە تایە ئامادەی هەرێمی پیشاندناوە بۆ جێبەجێکردن و ئیلتیزامکردن بە قانونەکەەوە سەرباری ئەوەی کە ئێمە لەسەر ئالەتی دەرچوونی قانونەکە تێبینیمان هەبوو کە نەبووە وابوو. دوێنێش نامەیەک لە وەزارەتی دارایی عێراقەوە بە ئێمە گەیشتووە بۆ وەزارەتی دارایی هەرێم هاتووە ناوەرەکەی تایبەتە بە جێبەجێکردنی یاسای قەرزەوە لە پەرلەمانی بەغا. ئێمە لە بەردەمیەوە ڕایەگەێنین وەڵاممان ناونەتەوە کە ئێمە ئامادەی ناوەرەوکی نووسراوی وەزارەتی دارایی جێبەجێ بکەین تایبەت بە یاسای قەرز. لە سەرباری ئەوەش ئەوەشتان پێ ڕابگەێنم لەو ماوەی پێشوە ئەمە چی سەردانی بەغامان کردووە لە یەکەم سەردانمانەوە کە لەگەڵ سەرۆکی حکوومەت ڕۆشتوین تا ئەم دەقیقە حسابێک بۆ قساکەین ئێمە هەرێم ئامادەی ئیلتیزامکردنی بە جێبەجێکردنی هەموو بەندەکانی دەستور و ئەو قانونانی کە دەرچوون لە پەرلەمانی عێراقەوە ئامادەی خۆی دەربڕیوە بە قانونی بودجەی 2012 اینجا بە قانونی ژمارە 6 ئیداری مالی و ڕێکوتنمان لەسەر بودجەی 2020 هەموو ئەوانە ئێمە ئەو تەرەفە بووین کە ئامادەی خۆمان و ئیلتیزامی خۆمان پیشاندناوە. لە وەزارەتی دارایی حکوومەتی ئیتیحادیەوە نووسراوێکمان پێ گەیشتووە داوای ئەوەی کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان پابند بێ بە یاسای قەرزەوە. ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی وەڵامی وەزارەتی دارایی عێراق و ئەنجومەنی وەزیرانی عێراقی دایەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندە لەسەر مامەڵەکردن لەگەڵ قانونی عەجزی مالیدا یا قانونی قەرزدا. داواکارین لە حکوومەتی ئیتیحادیش ئیلتیزامی سەرشانی خۆی جێبەجێ بکە کە بریتیە لە دابینکردنی بودجەی هەرێمی کوردستان و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. ئێمە بە سێ قۆناغ ئیستعدادی خۆمان دەربڕیوە کە ئێمە ئامادەین هەرچی ئیلتیزاماتی نەوتی و مالی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بێت جێبەجێکەین، بەڵام ئەبێ لە بەرامبەر جێبەجێکردنی ئیلتیزاماتەکان ماف و شایستەی هەرێمی کوردستان دابین بکرێت بە تایبەتی موچەی موچەخۆران. ئەمە ئەولەوێتی حکوومەتی هەرێمی کوردستان بووە.